إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. هر کەسێک لە ئێمە تەمەنێکمان هەیە پرسیار لە خۆمان بکەین ئەو کەسەی تەمەنی 15 20 50 70 زیاترە کەمترە پرسیارێک لە خۆمان بکەین ڕۆژێک لەگەڵ نەفسی خۆمانە دابنیشین چەند سەعات و چەند دەقەیەک و بە نەفسی خۆمان بڵێین ئەی فڵان کەس بە خۆت بڵێ چیت پێش خستووە بۆ ئەم دینەی خوا چیت کردووە بۆ ئەو پەیامەی کە خوای پەروەردگار پێغەمبەرانی بۆ نار سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ ئەوان سەلامی خوایان لەسەر بێ قوربانی زۆریاندا بۆ گەیاندنی پەیامی خوا بەڵام ئایا من و تۆ چیمان پێش خستووە بۆ ئەم ئیسلامە بۆ ئاینی خوا چیمان کردووە بە سەرخستنی ئاینی پیرۆزی ئیسلام چیمان کردووە چەنێ پارە و سەرۆت و سامانی خۆمان سەرف کردووە لە پێناو ئەوەی کە دینی خوا بەرز و بڵند بێ چەندێکمان هەوڵمان داوە کە ئەو ئاینەی خوای پەروەردگار بڵاو بکەینەوە تۆ ئەو خوای کە دروستمانی کردووە لە عمری خۆتە چەند جار دانیشتویتە 1 سەعاتێک محاسبەی نەفسی خۆت بکەی لەسەر ئەوەی کە بزانم من موسڵمانم خاوەنی ئاینێکم کە ئاینی پیرۆزی ئیسلامە ئایا چیم بۆ کردووە چی شتێکم تەقدیم کردووە پێشم خستەوە بۆ ئەم ئیسلامە پیرۆزە یەکێک لە زانا گەورەکانی ئەم سەردەمە کە مردووە ڕەحمەتی خوای لێبێت شێخ مقبیل ئیمامی مقبیل ئەلوادعی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێک کە یەکەم تەڵی ڕیشم سپی بوو یەکەم تەڵ ڕیشی خۆم ئاوا گرت وتم ئەی مقبیل چیت کردووە بۆ ئیسلامە وەڵڵاهی ئێستا بە هەزارەها و بە دەیەها هەزار ئیمام و خەتیب لەم دنیایەدا هەیە قوتابی ئەون بە دەیەها هەزار خەتیب بێجە لە مامۆسای گەورە دەڵێت چیت کردووە بە ئیسلام یا مقبیل ماذا قدمت للئیسلام چیت کردووە بە ئیسلام وەڵڵا زۆرت کرد خوا پاداشتی خێرت بداتەوە بەڵام ئێمە چیمان کرد هیچمان نەکرد چیمان کردووە بۆ دینی خوا بڕۆ سەیری فەیسبووکی خەڵکە بڕۆ خوارەوە بەس ڕەسم وێنەی فڵان لە فڵان شوێن لە فڵان شوێن وێنە ئەگرێ و بەس وێنە بڵاوەکاتەوە لە ڕۆژی قیامەتە ئەمەت پێ بۆ خوا خوایان وەڵا ئەوم کردووە بۆ نەفسی خۆم بەس ڕەسم بڵاو کردوێتەوە ئەمە ئیسلامەتێکەی ئێمەیە چیمان کردووە بۆ قیامەتی خۆمان چیمان پێش خستووە بۆم ئیسلامە پیرۆزە چیمان پێش خستووە چیمان کردووە بۆ خزمەتی ئەو دینەی خوا بڵاوی کەینەوە ناتوانی خوتبە بدەی خۆتوانی خوتبە بڵاو کەیتەوە نازانی قورئان بخوێنی خۆ دەزانی قورئان بڵاو کەیتەوە خۆتۆ گۆرانی بێژنی گۆرانی بڵاوەکەیتەوە بۆچی بۆ ئەوەیە نەتوانی چیمان پێش خستووە بۆ ئیسلام مسلمانی وایە ئەهلی مزگەوتە سوێن بەخوا یەک ڕۆژی بڕۆ خوارە بە فەیسبووکەیە یەک ئایەت و حەدیثێ نابینی یەک شتێکی ئاینی نابینیت قسەیشی لەگەڵ بکەڵێ من پێش پێغەمبەران چوومە بەهەشتەوە سەلامی خوایان لەسەر بێ حەدت چییە ئینسانی ئاوا بەرەو بەهەشتە ڕۆ بە ئاسانی چونکە هیچ پەیامێکی خوات بڵاو نەکردوتەوە هیچ ڕەنگدانەوەیکی ئەو دینە بە تۆ دیار نییە بە ماڵپەڕی تۆ دیار نییە بە ئەکاونتی تۆ دیار نییە بە ئەخلاق و ڕەوشت و ڕەفتاری تۆ زۆربەی شتەکان دیار نییە چیمان پێش خستووە بۆ ئیسلام پرسیارە نەفسی خۆمان بکەین هەر کەسامان بە عمری خۆمان چیمان کردووە بۆ ئیسلام چیمان کردووە بۆی ئەو دینەی خوا بڵاو بێتەوە بۆی ئەو خەڵکە لەو دینەی خوا تێبگات بۆی ئەبا بە خۆمان دابچینەوە پرسیار لە نەفسی خۆمان بکەین هەر کەسامان بە عمری خۆمان چیمان کرد بۆ ئیسلام بیرێک لە نەفسی خۆمان بکەین و محاسبەی نەفسی خۆمان بکەین بە دانیشتنێک بیرێک لە خۆمان بکەینەوە بڵین فڵان کەس بە خۆمان بڵین باشە من خەریکم دەمرم من خەریکم دەڕۆم
لەوەدام لە پڕێکا ڕۆحەکەم لێ بسێنرێتەوە. جمعەی پێشوو چەندەها کەسە بوون خوالیان خۆش بێ، هەبوو لە سەفرە بوو، هەبوو لە ماڵۆ کەوتە بوو، هەش بوو لە مزگەوت و ئیسە مردوونە ژێر خۆڵان، بە تەمای مردنیش نەبوون. تۆش لە لێواری مردنایی بیرێک بکەرەوە باشە بڵێ من ئەمڕۆ بەیانی کۆچ ئەکەم، چی شتێکم پێش خستۆ بۆ ئەم ئیسلامە، چەندێ ماڵ و سەرۆت و سامانی خۆم لە بێ ناو خوا بەخشیوە. نوێژی جەماعەتەکەی ناتوانێت بێ بۆ مزگەوت، ئامادەیە 50 کیلۆمەتر 100 کیلۆمەتر ببڕێ بەس بۆ شاییەک، ئامادەیە لەوێ هەڵپەڕێ. ئەوما پێش خستۆ بە ئیسلام، ئەمە ئیسلامەتی ئێمەیە، ئەمە دینداری ئێمەیە. بۆ چاکە و عیبادەت دەڵێ وەک سەحابە و خواناسانم پێ ناکرێ، بەس بۆ خراپە منافسی نییە. چیمان پێش خۆ بۆم ئیسلامە؟ ماڵ و سەرۆت و سامانی خۆمان چەندێ بەخشیوە بۆی ئەو دینەی خوا بڵاو بێتەوە، ئەو پەیامەی خوا سەرکەوێت. کافرەکان، ملحیدەکان، بێدینەکان شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک، مێشکی خۆیان ماندوو ئەکەن، لاشەی خۆیان ماندوو ئەکەن بۆی ئەو دینەی خوا بکوژێنەوە. هەزاری وەکو منتوانین هەڵخەڵەتانەوە. بەڵام ئێمە چی شتێکمان کردووە لە ڕۆژی قیامەتە؟ چیمان پێی بۆ قیامەتی خۆمان؟ چی وەڵامێکمان پێیە لای خوای پەروەردگار؟ ڕۆژانە چەندە پارە دەی بە جگەرە ئەخۆی، بەڵام ئەوەنەت بۆ خوا بەخشی؟ بەخوا زەحمەت. بۆیە بەداخەوە ئێمە بەڕاستی زۆر بەمان بۆ دینی خوا، بۆ بڵاوکردنەوەی دینی خوا، بۆ سەرخستنی دینی خوا شتێکی ئەوەندەمان نەکرۆ شایستەی باس بێ. ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم. خوای گەورە دەفەرمێ ئەگەر ئێوە دینی خوا سەرخەن، خوا سەرتانەخا. بەڵام کوا دینی خوامان سەرخستووە؟ بڕۆ بازاڕەکان بزانە دینی خوامان سەرخستووە یا دژاتی دینی خوامان کردووە. بیرێک بکەرەوە لەوەی تۆ موسڵمانی شایەتمان دەهێنی لە ڕۆژی قیامەتا بە نەفسی خۆت بڵێ ڕۆژێ دابنیشە، بە نەفسی خۆت بڵێ باشە فڵان کەس چی وەڵامێکم پێ لە ڕۆژی قیامەتا بۆ خوای گەورە لە کاتێکا بەڕاستی نەکردەوەی چاکم هەیە، نەکردەوەی چاکیش بڵاوەکەمەوە. بۆ قیامەت وێنە بڵاوکردنەوە نابێتە عیبادەت بۆ تۆ، نابێتە سەربەرزی بۆ تۆ. فلنسألن الذين أرسل إليهم ولنسألن المرسلين. ما ئاەتی قورئانە. خوای گەورە دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە پرسیار لە پێغەمبەران دەکرێت سەلامی خوایان لەسەر بێ، چیتان گەیاند؟ و ئەوانشی کە پێغەمبەرانیان بۆ هاتووە سوێن بەخوا یەک بە یەک پرسیارمان لێکرد دەربارەی دینەکەمان لە ڕۆژی قیامەتە. چیمان خست؟ ئەوە خوای گەورە دەفەرمێ فلنسألن، واتە سوێن بەخوا پرسیار لە پێغەمبەران دەکرێت، سوێن بەخوا پرسیار لەوانش دەکرێت کە پێغەمبەرانیان بۆ هاتووە سەلامی خوایان لەسەر بێ. وەڵامێکت پێ بۆ لای خوا؟ وەڵا خوایە گیان من دینم نەئەزانی بەڵام دینم بڵاوە کردەوە. دەتوانی؟ وەڵامێکت پێ لای خوا؟ خوێنواریم نییە، شارەزاییم زۆر نییە، نازانم وتار بدەم، نازانم قورئان بخوێنم، بەڵام قورئان و دینم بڵاوە کردەوە. قورئانە وەرە خوارە گۆرانیە، وەرە خوارە هەر گۆرانیە، وەرە خوارە گردە ڤیدۆیەکی فلیمێکە، بڕۆ خوارە هەنێ ڕسم و وێنەیە. ئەمانە دیندارێکی ئێمەیە بەداخەوە. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبەت دەکات. بە پێغەمبەران دەڵێ سەلامی خوایان لەسەر بێ، پەیامی خواتان گەیاند؟ خوا عالمە، محاسبەی پێغەمبەران بکرێ سەلامی خوایان لەسەر بێ. ئایا دینی خواتان گەیاند؟ محاسبەی من و تۆ ناکرێ؟ ئایا دینی خواتان تەطبیق کرد یا تەطبیقتان نەکرد؟ هەر کەسە و دەچێتە قەبری خۆیەوە، هەوڵی بۆ قەبر و قیامەتی خۆت بدە. ئیمامی ئەوبەکری سیدیق ڕەزای خوای لێ بێ لەسەر دەستی ئەو بە ئیزنی خوا 6 نەفەر لەوانەی کە مزگەینی بەهەشتیان پێدراوە، 10 نەفەر هەیە مزگەینی بەهەشتیان پێدراوە، 6یان لەسەر دەستی ئیمامی ئەوبەکر موسڵمان بوون ڕەزای خوای لێ بێت. بەڵام ئێمە چیمان کردووە؟ بیلالی حەبەشی ڕەزای خوای لێ بێ بە گەرمای نیوەڕۆ لە شاری مەککە، بەو گەرمایە ئەمە قوربانیە بۆ دین، نەک شایەکەی تۆ هەڵپەرکێکەی تۆ تەعزیەکەی تۆ. بەردی گەوریانە خسەبان سکی زۆر گەرم بوو، لەناو ئەو لمەڕایانە خست پشتی داخە بوو، بەردی گەوریان دەخسەبان سکی دەیان واز لێ نەهێنین حتا وازە دینەکەی محەممەد نەهێنی صلی الله عليه وسلم. ئەوش دەیفەرموو ئەحەد ئەحەد،
ئەڵڵای من تاکو تەنهایە و شەریکی بۆ بڕیار نادەم. ئەوانە ئەوە خزمەتی دینیان کرد، ڕۆحی خۆیان لە پێناو خوا کردە قوربانی. بەڵام ئێمە ئامادەنین نوێژەکانمان نەجوانی بکەین، ئامادەنین خۆمان ماندووکەین بۆ قیامەتی خۆمان. زۆربەمان سوێن بەخوا بووینەتە بارێک بەسەر ئەم ئیسلامێشەوە. سەحابە ڕەزای خوایان لێبێ و دوای سەحابە تابعین و خواناسان ئەوەندە دینی خوایان لە دڵی خەڵکا شیرین نەکرد، خەڵک حەزی بە دینداری بوو. زۆربەی خەڵکی کە موسڵمان نەبوو لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم، لە سەردەمی سەحابە و تابعین و خواناساندا بەهۆی زەڕ بە شمشێرەوە نەوهەمووی، زەڕبی شمشێر نەبوو، زۆر جار بەهۆی ڕەوشت و ئەخلاقی جوانی ئەوانە بوو. بەڵام ئێمە زۆرێکمان وامان لێ هاتووە خەڵک بەهۆی ئێمە واز لە نوێژ دێنێ، خەڵک بەهۆی ئێمەوە واز لە حەج دێنێ، خەڵک بەهۆی ئێمەوە واز لە عومرە دێنێ، خەڵک بەهۆی ئێمە واز لە دینداری دێنێ. دەڵێ مادەم ئەمە حەجیکرد من حەج ناکەم، مادەم ئەمە عومرەیکرد من عومرە ناکەم، مادەم ئەمە وای کرد من نایکەم. بووینەتە بارێک بەسەر ئەو ئیسلامەوە، بووینەتە هۆکارێک بۆ ناشرینکردنی ئەو ئیسلامە. نە نوێژەکانمان کاریگەری بەسەرمانەوە هەیە، نە حەج، نە عومرە، نە ئەو ژیانەی کە ڕۆژانە سەرفیەکەین، نە قورئان خوێندن، نە ڕۆژی ڕەمەزان. نامان گۆڕێ لە بازاڕە مرۆڤێکی لە مزگەوتدا مرۆڤێترین، لە بازاڕە دەڵێ هەر خوامان نەناسی واندێکمان، غەش و خیانەت و درۆ فڕۆفێڵ. بۆی لە ڕۆژی قیامەتە چیمان کردو بە قیامەتی خۆمان؟ چیمان کردو بۆی ئەو خەڵکە موسڵمان بێ، ئەو خەڵکە ئیسلام لە دڵیدا شیرین بێت، نەک لە خەڵکی لە ئیسلام ڕاکە بەهۆی ئێمەوە. خواناسان ئیسلامیان لە دڵی خەڵکا شیرین نەکرد و خەڵک باوەشێ کرد بە ئیسلامە، بەڵام ئێمە ئیمان زەعیف و خراپ وامان لێ کردووە خەڵکی لە ئیسلام ڕاکە لە دەستمان، چونکە دینی خوامان تەطبیق نەکردووە. بەڕێزم، ئەوە دەزانیت ڕۆژێک پرسیاری لە نەفسی خۆت کردووە خوای گەورە ئەم ئیسلامەی بە تۆ بەخشیوە کە گەورەترین ناز و نیعمەتە، خوا بە تۆی بەخشیوە. ئاینی پیرۆزی ئیسلام خوای گەورەش دەفەرمێ وەڕەضیت لەکم الئیسلام دینە، من ڕازیم تەنها ئیسلام دینی ئێوە بێت. خوا بەس بە ئیسلام ڕازیە، بە هیچ دینێک بە هیچ بەرنامەیەک غیری ئیسلام ڕازی نابێت. بەڵام ئێمە بڕۆ بازاڕەکانەوە، ئەو خەڵکە بە دینی خوا ڕازیە، ئەوەی خوا پێی ڕازیە ئافرەتی سافرە پێی ڕازی نییە، ئەوەی خوا پێی ڕازیە پیاوەکان پێی ڕازی نین، ئەوەی خوا پێی ڕازیە دوکاندار پێی ڕازی نییە، زۆربەی کاسبکار ئەوەی کە کڕین و فرۆشتن دەکا، ئەوەی خوا پێی خۆش و پێی ڕازیە لە شایەکانە نایبینیت لە مارە بڕینەکانە. کەواتە ئەوەی خوا پێی خۆشە ئێمە دەڵێن بە قسەکانی خۆمان زۆر جار نایڕێن، بەڵام بە کردەوەکانمان دەڵێن خوایە ئەوەی تۆ پێی ڕازیت ئێمە پێی ڕازی نین. خۆتە ناڵێ وایە خوا ڕازیە ژن و پیا هەڵپەڕێ بەیەکەوە هەتا ئێوارە 4 سەعات 5 سەعات گوێ لە گۆرانی بگری. خوا بەمە ڕازیە، خوا بەمە ڕازیە بچی غەشکەی لەسەر شتێکی 1000 دیناری دەیە ها سوێنی ناحەق خۆی. خوا بەمە ڕازیە عیبێک لە سیارەکەتە هەیە، لە خانۆکەتە هەیە، لە ئیشەکەتە هەیە، ئەچێ ئیشاریتەوە بە کابرا ناڵێ عیبیتایە فڵان عیبیتایە شاریتەوە. خوا بەوە ڕازی ئینسان درۆ بکە و غەش بکە و فڕوفێڵ بکە. ئەوەی خوا پێی ڕازیە ئێمە بە کردەوەکانمان پێی ڕازی نین. خوا قەت ڕازی نابێ ئافرەت پانتۆڵ لە پێ بکە و خۆی بشوبهێنێ بە پیاوان، بەڵام ئێمە بە کردەوەکانمان دەیسەلمێنین خوایە گیان ئێمە بە دینەکەی تۆ ڕازی نین، نامانەوێت. کاکە گیان ئەمە حرامە، وەڵا کاکە ناکرێ بە من ناکرێت. خوا زۆر بەڕەحمە، خوا بەڕەحمە و شەدید العقابیشە. بۆیە بیرێک لە خۆمان بکەینەوە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من أراد أن يعلم ما له عند الله فليعلم فانظر أو كاتبها سيري بكا ما لله عنده. هەر کەسێ پێی خۆشە بزانێ لای خوا چی هەیە، خوا چی پلۆپایەکی بۆ داناوە، با تەماشایە بکە بزانە خوا لە دڵی ئەودا چۆنە. ئەو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوا لە دڵی تۆدا گەورەیە، بەڕاستی خوات خۆشەوێ، بەڕاستی لە خوا دەترسی، بیسەلمێنە. بەڵام ئەوەی خوای گەورە لە دڵی تۆ چۆنە، مەقامی خوا لای تۆ چۆنە، پلۆپایی تۆش لە ڕۆژی قیامەتدا بەپێی ئەو مەقامەی کە لە دڵی تۆ هەیە بەرامبەر بە خوای گەورە، بەپێی ئەو پلۆپایەی کە بۆ خوای گەورە داناوە. چەندێک خوا لە دڵتا گەورە بێ، پاداشتی تۆ گەورەیە. چەندێک خوای گەورە ترسی خوا، خۆشەویستی خوا لە دڵی تۆ زەعیف بێ، پلۆپایی ڕۆژی قیامەتە زەعیفە. جا بیرێک لە خۆت کەرەوە بزان لای خوای گەورە لای تۆ چۆنە، بە کردەوەکانت بیسەلمێنە.
یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت. الحەمدولله خوای گەورە ئەو دینەی بە ئێمە بەخشیوە، ئاینی پیرۆزی ئیسلام. بەخوا ئەو ڕۆژەی کە دەمریت دەڕۆیتە ناو گۆڕەکەوە، هەرچی خزم و دۆست و برادەر و خۆشەویست و ئەحبابت هەیە هەر هەمووی لە تۆ دوورەکەوێت، هەر هەمووی بەجێت دەهێڵن لە ناو گۆڕێکدا. ئەوەی کە تۆی خۆشەوێت نزیکترین خۆشەویستی تۆ بەجێ دەهێڵێ، بەڵام ئەوەی کە تەنها تۆ دڵخۆش دەکات لە ناو گۆڕەکەتدا باوکت نییە، دایکت نییە، خێزانت نییە، مێردت نییە، خوشکت نییە، برات نییە، مناڵەکانت نییە، کەسوکارت نییە، پارە و پول نییە، ئەوەی کە دڵخۆشت دەکات لەو ڕۆژەی کە بەتەنها بەجێت دەهێڵن تەنها ئاینەکەتە، تەنها دیندارێک و خواپەرستێکەتە کە لە دنیادا ئەنجامت داوە، تەنها ئەو خێر و چاکەی کە لە دنیا ئەنجامت داوە، ئەوە دڵخۆش دەکات. مناڵ بەخۆی پارە دەخۆن و میراتی خۆیان بەشەکەن، ئەوە دڵخۆشت ناکە. واللهی ئەگەر بزانی ئەم دینە چەندە دڵخۆش دەکات لە ناو گۆڕەکەتدا زیاتر شوێنی دەکەوی. خوشکی بەڕێزم کاتێک کە خۆتۆ سافیرە کردووە، پانتۆڵت لە پێ کردووە کە ئەو ئافرەتەی پانتۆڵ لە پێ بکات بە لەعنەتی خواکەوێت، چونکە خۆی شوبهاندووە بە پیاوان. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لەعنەتی خوا، نەفرەتی خوا لەو ژنە بێ خۆی ئەشوبهێنێ بە پیاو، پانتۆڵی پیاوی ژن نییە. ئەگەر قەدری ئەو دینە بزانی کە ناو گۆڕەکەتدا چەندێک گرنگی بە تۆ ئەدا، چەندێ سوود و خۆشەویستی بۆ تۆ دەرئەبڕێ، ئەو کردەوە چاکانەی کە لە دنیا ئەنجام بداوە سوێن بەخوا دەبیتە باڵاپۆش. ئەگەر قەدری ئەو دینە بزانیت لە ناو گۆڕە ئەیزانی، بەڵام قیمەتی نێ تازە ڕۆشت. ئەو قەدری کە لە ناو گۆڕدا دەیزانی ئێستا بیزانی واللهی ناڵی یەک شوێنت بەدەرەوە بێت. بۆیە لە خوا بترسەوە بە خۆتا بچۆرەوە. ئەوەی کە دڵخۆش دەکا پانتۆڵ و دیسکۆیی نییە، ئەوەی کە دڵخۆشت ئەکات تەنها دینەکەتە لە ناو قەبردا بە ئیزنی خوا. چونکە لە ناو گۆڕەکەتدا دوایەوەی کە وەڵامی مەلایکەت دایەوە کردەوە چاکەکانت دێ بۆلات، ئەڵێ واللهی تۆ کەسێک بووی، کردەوەکانی خۆی پێی دەڵێ، کردەوە چاکەکانی، ئەڵێ ئەوەی کە من دەزانم دەربارەی تۆ كنت سريعا في طاعة الله بطيئا في معصيته فجزاك الله خيرا. تۆ کەسێک بووی زۆر گورجگۆڵ بووی بۆ عیبادەت و چاکە، کەسێکی خەمسارد بووی، تەمبەڵ بووی بۆ خراپەکاری، بۆ چاکت گورجگۆڵ بووی، بۆ خراپە تەمبەڵ بووی، بۆیە خوا پاداشتی خێرت داتەوە. بەڵام ئەمڕۆ زۆر بەمان ئێمە بۆ تەعزیە ئەمەنە گورجگۆڵین هەر باسی ناکرێ، بۆ شایی هەر سەرمان پێوە نییە، بۆ نوێژ بەخوا ناتوانم، گیانم ژانەکە بێ تاقەتم خەوم دێ، بۆ شتی دنیایی بۆ ڕاوەپارە یەک نەخۆشیمان نییە، نە ئینزیلاقەیە، نە فەقەرات، نە سەرێشە، نە نەخۆشی، نە بێهێزی، بەڵام بۆ عیبادەت بەخوا نەخۆشی. ئینزیلاقمی ناتوان بۆسمە پێوە، بەس یەک سەعات بەپاوە ئەوستێ بۆی کە شتێ پاری دەستکەوێ. بۆی ناو قەبرەکەتدا تەنها شتێکە دڵخۆشت ئەکا چاکەکانتە، ئەو دینەیە کە لە دنیادا پەیڕەوت کردووە، بۆیە چیت پێش خستۆ بۆ قیامەتی خۆت، بۆ ئەو دینەی خوا، ئەو دینەی خوا کە لە ڕۆژی قیامەتە دڵخۆشت ئەکا، لە ناو گۆڕتا دڵخۆشت ئەکا، چیت بۆ کردووە؟ بە سەرخستن، بە بڵاوکردنەوەی چیمان بۆ کردووە؟ وەڵامێک بۆ خۆت بۆ قیامەتی خۆت ئامادەکە. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێ پێی خۆشە بزانی لای خوا چی پلەپایەکی هەیە، با تەماشا بکە بزانی خوای گەورە لە دڵی ئەودا چۆنە، بە ئەندازەی ئەوەی کە ترسی خوا و خۆشەویستی خوا و گەورەی خوا لە دڵ تا چەندێک بێ، ئەوەندە لە ڕۆژی قیامەتە پلەپایە بدانراوە. هەتا زیاتر لە خوا بترسی، زیاتر لای خوا بەرزی، زیاتر پلەپایەت بەرز ئەبێتەوە. بۆیە خۆشەویست بەڕێزم، ئەگەر پێت خۆشە خوا لێت ڕازی بێ، ئەگەر پێت خۆشە ڕەزامەندی خوا بەدەست بهێنی، ئیعمل للئیسلام وانشره، ئەوە چی بکە؟ ئیش بۆ ئیسلام بکە، ئیسلام سەر بخە و بڵاویشی بکەرەوە، ئەو دینەی خوا بڵاو بکەرەوە. ئەو کاتە ئینشاءڵڵا قەدری دەزانیت، کاتێک کە مردی قەدری دەزانی، چونکە خوای گەورە بەوە لە تۆ ڕازی ئەبێت کاتێ دینەکەی خوا بڵاو دەکەیتەوە. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالح. خوای گەورە دەفەرمێ باشترین قسەیەکە ئەو قسەیەیە کە ئینسان بانگەوازی خەڵکی بکات بۆ ڕێگای خوا. خەتیب نیت خۆتوانی خۆت بە بڵاو بکەیتەوە،
وتار نازانی خۆتوانی وتار بڵاوکەیتەوە قورئان خوێنی خۆتوانی قورئان بڵاوکەیتەوە بانگەوازی خەڵکی بکە کابرای مردووی داما و گۆرانی ئەڵێ تۆ بۆ وازی لێ نای ناو گۆڕەکەش وازی لێ نایەنی ئێدە کاکەگەیان وازی لێ بێنە با فەقیرە خراپەکە گوناهی بۆ نەڕوا وازی لێ بێنە ئەو مردووە بۆ وازی لێ نایەنی شەیتان وازی لێ هێناوە بەس خراپەکانی بڵاوکەرەوە خوا لێی خۆش بێ و کەسانیش کە بە نەزانی ئەو شتانیان کردووە بۆیە خوا بۆ لێت ڕازیە بێ حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خوای گەورە سەڵاوات لەسەر کێدا مەلائیکەی خوا دوعای خێر بۆ کێ دەکەن سەڵاوات لەسەر کێ ئەدەن حتا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەرچی مێروولەکان هەیە لە کوونەکانی خۆیانە مێروولە ئاخر مێروولە چەند قاتی مرۆڤ زۆرە هەموو ماڵێک لانێ سەدها هەزاران مێروولەی تیا بێ مێروولە چەندەها قاتی مرۆڤەکان زۆرە هەرچی مێروولە هەیە هەرچی ماسی دەریاکان و محیطەکان و ئەوانە هەیە هەر هەمووی هەرچی ماسی تایە هەرچی حوتی تایە هەرچی گیانلەبەری تایە هەمووی دوعای خێرەزانی بۆ کێکەن على معلم الناس الخير هەر هەمویان هەرچی بوونەوە هەیە دوعای خێرەکات بۆ ئەو کەسەی کە خەڵکی مامۆستای چاکەیە خەڵکی فێری چاکە دەکات پێت خۆشە هەرچی مێروولەی سەر زەوی بڵێ خوای لە فڵان کەس خۆش بە پێمان خۆشە پێمان خۆشە هەرچی ماسی و حوتێ هەرچی گیانلەبەرێ بڵێ خوای لە فڵان کەس خۆش بە خوای ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەر فڵان کەسدا وەڵا پێمان خۆشە دەی ئیسلام بڵاوکەرەوە دینی خوا بڵاوکەرەوە کافرەکان شتێک بڵاوەکەنەوە تۆ لە جیاتی گۆرانی لە جیاتی فلیم لە جیاتی وێنەی ئەم لاولا و پۆز لێدان چوار ئاەت و حەدیث و چوار زیکر و چوار وتاری باش کە مامۆسای بەلای تۆ باشە بڵاوی کەرەوە ئەوە ئینشاءڵڵا دەبێتە بڵاوکردنەوەی دینی خوا ئەوە نەتوانات هەیە وتار نازانی دەوانی وتار بڵاوکەیتەوە قورئان نازانی دەنگت خۆش نییە دەوانی دەنگ خۆشی بڵاوکەیتەوە خزمەتێکی ئەو دینەی خوا بکەی بۆ ڕۆژی قیامەتت شتێکت پێ بێ لای خوا ئەو کاتە ئینشاءڵڵا تۆ سەربەرز و سەرفراز دەبی بۆیە با لە خوا بترسین تەقوای خوا بکەین خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ پێی خۆشە هەر کەسێ حەز دەکات بزانێت چی پلەپایەکی لای خوای گەورە هەیە با تەماشای خۆی بکات دڵی خۆی کردەوەکانی خۆی قسەکانی خۆی چەندێ ڕەزامەندی خوای تایە چەندێ خوا لە دڵیا شیرین و گەورەیە با بیرێ بکاتەوە ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێ بێت ئەو ئیمامە گەورە کە پیانۆ ئیمام الدونیا ڕەحمەتی خوای لێ بێت وەرەقەیەکی پێبوو شتێکی پێبوو بەر زۆر جار هەر ئەوە هەموو کاتێ سەیرێ کرد ڕۆژانە چەندەها جار ئاوا سەیرێ کرد قەدەری خوا بزری کرد کاتێک کە دۆزیانەوە چی دیان وسابێ باش بەردەوام لە گیرفانیا بوو دەرێ کرد سەیرێ کرد تۆش لەسەر شاشەی مۆبایلەکەت ئەمە دابنێ لە دوکانەکەتا ئەمە دابنێ لە ناو سیارەکەتدا ئەمە دابنێ دەیوت سفيان اذكر وقوفك بين يدي الله أي سفيان أو الروجة بيري خود بهنوا برامر خواد وصي محاسبة دكت لدكانك أهلي واسل لسر موبايلك بويصير يشتي خراب نكي بويشتي خراب بلاو نكي توا بيري أو الروجة بكر وبرامر خواد وصي يوم يقوم الناس لرب العالمين أو الروجة كخواد قرد فرمي همو خلقي لخزمتي خواد هذا وصي بلى أعويتي المسرابو ئیمامی سۆفیان ئەگەر پێویستی بەوە بێ بەردەوام محاسبەی خوابیری خۆی بخاتەوە ئەی ئیمان زەعیفێکی وەکو ئێمە خوا ئێمە چی نەچاو ئەوە قەسەم بەخوا لە چاو ئەوە کابرای دیسکۆش دەرناچی ئەوە حاڵەکەیەتی بەردەوام بیخەسە شاشەکەت فڵان کەس ناوی خۆت بنووسە فڵان کەس ئەو ڕۆژەت لەبیر نەچێ کە بەرامبەر خوای گەورە دەوەسی محاسبەت دەکا ڕۆژی محاسبەت لەبیر نەچێ ئەمە بنووسی لە دوکانەکەت و لە ناو مۆبایلەکەت لە هەنێ شوێنە واللهی دەگۆڕی واللهی ئەگەر ئیمانت بەهێز بێ دەگۆڕی بیرێ لە خۆت بکەرەوە چیت بۆ ئیسلام پێش خستووە چیت بۆ قیامەتی خۆشت پێش خستووە ئیسلام پێویستی بەوەی بڵاو کرێتەوە خواناسان سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەهید دەکران کاتێک کە ڕەمەکە لێی ئەدا دەیفەرموو سەرکەوتم سوێن بەخوای کەعبە سەرکەوتم شەهیدە بێڵێ سەرکەوتم کوژراوە لە سەرکەوتم ئیمامی عەمری کوڕی جەموح ڕەزای خوا لێ بێ قاچی شەلە معوەقە نوقسانە ڕەزای خوا لێ بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەڵێ جیهاد مەکە دەڵێ حەزەکەم جیهاد کەم حەزەکەم لە پێناو خوا بکوژرێم
قوربانیەدا بۆ خوا ئەوێ ئەو دینەی خوا بڵاو بێتەوە سەرکەوێ دەڕوات خێزانەکەی دەڵێ کاتێککە ڕۆشت بە شەل لە شەل ڕۆیشت ئەمەندە شەل بوو نەی ئەتوانی شەڕیش بکات جەنگیش بکات ئێمە عیبانتیان نیە خۆ زۆر بەمان گوێم لێ بوو خێزانەکەی دەوی گوێم لێ بوو دەوی خوایە گیان بە خەسارەتمەندی نەمگەڕێنیتەوە بۆ ماڵ واتە گەڕانەوە بە خەساری ئازاریە ئەگەر نەکوژرێ بە خۆی بە خەسارەتمەند دەزانێ چیمان پێش خستەوە بە قیامەتی خۆمان چیمان کردو بۆ قیامەتی کە لە پێشمانە بۆ ژیانی پێغەمبەران و خواناسان سەلامی خوایان لەسەر بێ فێری ئەوەمان دەکات کە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ پیا و چاکان و خواناسان ئەو دینەی خۆیان بڵاو کردەوە ناڕەحەتیان چەشت قوربانیاندا بۆی ئەو دینەی خوا بڵاو بێت و با ئێمەش بڵاوی کەین و بۆی لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە سەربەرز بین لە جیاتی ئەوەی کە کۆمەڵی وێنەی بێمەعنا بڵاوەکەیتەوە چوارشتی بابەتی دینی بڵاو کردەوە وەڵا ناوێرم بڵاوی کەم پێم بڵێن ئیسلامی ئیسلامی چی تۆ مسلمانی مسلمان جا یعنی تۆ ئامادەی لەبەر خاتری پۆستێک لەبەر خاتری شتێک واز لە بڵاوکردنی و دینی خوا بێنی تۆ خەسارەتمەندی تۆ دۆڕاوی پێت خۆش بێ پێت ناخۆش بێ پۆستی دنیا لە دەست بدەی محاسبە بکری لەسەر ئەوەی کە دینداری بۆ دەکەی بۆ دین بڵاو ئەەکەیتەوە ئەوە سەربەرزیە بۆ تۆ نەک لە ڕۆژی قیامەتە خوای گەورە قسەت پێ ببڕێت قسەت پێ نەهێڵێت چونکە هیچ قسەی وەڵا خوای من لەبەر پۆست وام کرد ئەو لای خوا نایخوات بۆیە خوات لەبیر نەچێ دینی خوا بڵاو کەرەوە پێت ئەڵێن چی با پێت بڵێن بەوەڵێن عیلمانی بەوەڵێن ملحید بەوەڵێن بێدین با تۆش بڵێن ئیسلامی ئیسلامی واتە شوێنکەوتی دینی ئیسلام هەمووتان ئیسلامین ئەوەی شوێنی بڵێ من مسلمانم ئیسلامیە ئیسلامی واتە شوێنکەوتی دینی ئیسلام کی هەیە حاشا لەوە بکات بۆیە ئینشاڵڵا ئێمە دینداری و ئیسلامەتی خۆمان دەکەین شتێکیش بۆ قەبر و قیامەتی خۆتان بڵاوکەنەوە بۆی ئینشاڵڵا لای خوا سەربەرز بین سەرفراز بین ئینشاءڵڵا اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي خوايا جانو كساني كيشو مشكلان خوايا بويان حلقي بويان آسان كي خوايا جان ولات من لدجمنان وناحزان بباريزي خوايا جان هر كسي بو إسلام ومسلمانان إيما خير وشاكي دو يا ربي خوايا سربرزي كي سركوتوي كي سرفرازي كي هر كسي كيش بو إسلام ئێمە و مسلمانان شەڕ و خراپە و ئاژاوە کێشێت و یا ڕەبی خوایە بە گەورەی خۆت لە ناوی بەری خوایان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين